سەرنجام لایەنە سیاسیەکان ڕێککەوتن هەڵبژاردننی پێشوەختە لە وادەی خۆی کە دەی ئۆکتۆبەرە بەڕێوە بچێت، بەڵام شەقامی عێراقی بۆچوون و تێڕوانینەکانیان لەسەر ئایندەی عێراق جیاوازە. أنا من أنصار المقاطعة حقيقة بكل تأكيد لأن من لەگەڵ ئەوە دام هەڵبژاردن نەکرێت چونکە پشتیوانی هەمان حیزب و هەمان سیاست هیچ لە ڕەوشەکە ناگۆڕێت، هیچ ئیڤێنتێک نییە بۆ گۆڕانکاری و نوێ بوونەوە. زۆرمان تاقی کردەوە، هەمووی هەروەک خۆی بوو، هیچی تازە نەبوو، بۆیە هەڵبژاردنیش هیچ شتێکی نوێ لەگەڵ خۆیدا ناهێنێت. هم يخشون من المقاطعة، وأقول أن الانتخابات سوف لن تأتي بجديد، ستأتي بنفس الوجوه نفس المحاصصات في الانتخابات. هذا يرتبط هەڵبژاردن پەیوەستە بە کاندیدەکان و ئاستیانەوە. ئەگەر وەک پێشووتر بێت کاندیدەکان ئەوە هیچ نوێگەریەک نایەتەکایەوە لە بڕیارەکان و سیاست و لێکۆڵینەوە لە گەندەڵکاران و گۆڕینی دەستور. لێستادا هەموو شتێک بەدەست هاوڵاتیان عێراق کە ماوەکی کەمی ماوە بۆ هەڵبژاردن و ماوەی نزیکەی 2 مانگ. ئەوانەی نزیکن لە مستەفا کاظمی پیان وایە ئەم هەڵبژاردنە استراتیژی عێراق دەگۆڕێ، هەڵبژاردنەکە یەکلاییکەرەوە دەبێت بۆ عێراقیەکان. أنا أتصور هذه الانتخابات ستشهد حضورا. ئەم هەڵبژاردنە بەشداریکردن تێدا زیاتر دەبێت لەوانەی پێشووتر، بەڵام ژمارەی پێوانەی تێناپەڕێنێت. ئەگەر ئەنجامی هەڵبژاردنەکان بە دوور بێت لە ساختەکاری کە دەشێت وابێت، ئەوە گەنجەکان دەتوانن دەسەڵات بگرن دەست لە ئەنجومەی نوێریان باشتر لە ئێستا بەڕێوەی ببن. مجلس النواب بطريقة أكثر منهجية من السابق. قد تسلمت ورقة موقعة من بعض. لەگەڵ گەڕانەوەی موقتەدا سەدر و بڕیاری بەشداریکردنی لە هەڵبژاردن تا ڕادەیەک مشتومڕی دواخستن و ئەنجام نەدانی کۆتایی پێێنا، بەڵام هێشتا خەڵک ئومێدێکی وان نابینن گۆڕانکاری گەورە ڕووبدات بۆ باشکردنی ژیانیان. هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق داوایەکی سەرەکی خۆپشاندەرانی تشرین بوو، هەرچەندە سەرنجام لایەنە سیاسیەکان بڕیاریاندا لە ئەنجامدانی ئەو پرۆسەیە، بەڵام نەبوونی متمانە لە نێوان خەڵک و لایەنە سیاسیەکان وای کرد بە گرنگیەوە لەو پرۆسەیە نەڕوانن. لە ئێستاشدا زیاتر لە 4 ملیۆن کارتی دەنگدان لە نێو ناوەندەکانی دەنگدان ماوەتەوە. بێستون سەلام، کورتسات نیوز، بەغدا.